پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی تورکمانئیلێ تاریخێکی دوور و درێژە و ئێمە پێکەوە هەردووکمان لەم شارەیە خزمەتمان کردووە و پەیوەندیەکانمان بەردەوام لە خزمەتی خەڵکا بووە و بە تایبەتی ئوستاد ڕیاض ساریکەیە شخصیاتێکی مەرموقی محتەرەمی کەرکووکە و ئێمە دایمەن ئەم زۆرە سەردانانە پێویستە بەردەوام بێت چونکە ئێمە لەسەر سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مامزەلال بەردەوامە بین. المشاكل موجودة هنا کێشە هەیە لێرە و شەقامی کەرکووک پێویستی بەگەڕانەوەی متمانەیە لە نێوان پێگاتەکان. حزبەکانیش ڕۆلی کاریگەریان هەیە لەم بابەتەدا بە تایبەت لە دەستپێشخەری و هاوکاریەکردنەکانی نێوانیاندا بۆ گەڕاندنەوەی متمانە لە نێوان پێگاتەکان. سەرەتا دەبێت متمانە بگەڕێنینەوە بۆ نێوان حزبە کوردی و عەرەبی و تورکمانیەکاندا. دواتر پەیوەندیەکانی نێوانیان باشتر بکەن. ناوچەکە بەردەوام لە گۆڕانکاریدایە و پێویستە لەمە تێبگەین و پەیوەندیەکانمان پتە بکەین بۆ خزمەتکردنی ناوچەکە و هاوڵاتیان. بعدين هاي ينعكس إيجابيا على العلاقات بين المكونات.